باسی خوشوعە قەولێکم خوێندەوە زۆر دڵخۆش بووە. ئەفەرمێ خوشوع ئەبێتە دوو بەش. قەولەکە هی شێخی گەیلانییە، ئەڵێ خوشوعی فەرزمان هەیە، خوشوعی مەکرەوەمان هەیە. خوشوعی فەرز چۆنە؟ الحەمدولillah لە وڵاتی ئێمە خوشوعی فەرز هەیە. مەسەڵەن کەسمان نییە لە نوێژە مەسەڵەن جوڵە زۆر کات و هەڵبەست و دابەزکە، هەمووی خوشوعێکی ظاهرمان هەیە. دەستمان ڕێگوەساوە، بەڵێن لاشەمان ڕێگوەستاوە، لا ناکەینەوە ئیلا لە کاتی خۆیان نەبێ، تەرتیبی ظاهری نوێژمان هەیە. ئەفەرمێ ئەمە لە ڕۆژی قیامەتە ئەم کەسە محاسبە ناکرێت لەسەر ئەوەی کە نوێژی نەکردووە، نوێژی کردووە، عەدالەتەکەی جێبەجێ کردو. ئیحسانەکە کە ڕەب العالەمین ئەمری پێ کردووە ئەمرێک نییە لە بەرامبەرە سزای بدا، بەڵام لە بەرامبەرە زۆر بەرزی ئەکات. إن الله يأمر بالعدل لبرامبر عدل خوش عدل لقليا أكا بلام لبرامبر إحسان كل فضل إلهي بسريا دا أباري يعني أم آية بيروزة فرمي يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم إيه باشا هم كده وافعلوا الخير لعلكم تفلحون. أم خير راغبي أصفهاني أفرمي ففعل الخير هو الزيادة على العبادة أو هي الزيادة لعبادتك أكيد لا نوێژە فەرزەکانەکەی سونەتەکانی لەگەڵا ئەەکەی هەندێک ئەذکارە بۆ دانراوە جێبەجێ ئەەکەی هەندێکتر لە بابی فەضل باشە لە بابی ئیحسان زیاد ئەەکەیت جێبەجێ ئەەکەی کەوا بوو ئەکرێ بڵێن مەکاریم لەگەڵ عیبادەتە ئەمە جیاوازەکەی هەموو مەکرەمەیەک طبعا لە عیبادەتە جێگەی بێتەوە وەفعلوا الخير لەناو عیبادەتە واعبدوا ربكم حتى ئەوێ ئەکاتە چی ئەکاتەوەی کە تۆ عەبدایەتی خۆ ئەەکەی فەرزەکان جێبەجێ ئەەکەی بەڵام وەفعلوا الخير هەموو سونەن و فەضائیلەکانە کە تۆ جێبەجێیان ئەەکەی